چین و توێژە جیاوازەکانی سلەیمانی ڕاوداواکاری جیاوازیان هەیە سەبارەت بە دەستپێکردنەوەی خولێکی تری گفتوگۆکان لە نێوان لایەنە سیاسی ناکۆکەکانی کوردستان. هەندێک لەوانە ئەگەرچی کۆبوونەوەکان بەباش دەزانن بەڵام داواکاریان هەیە. لەم کاتەیە زۆر گونجاوە بەڵام دەبێت کۆبوونەوەکان ئەکادمی تر بێ و شەفافتر بێ بۆ ڕای گشتی تاوەکو خەڵک بزانێ ئەم کۆبوونەوانە چ سەرئەنجامێکی لێ دێتە ئاراوە و زیاتریش زەخت لە سەرکردایەتی بیرۆ سیاسیەکان بکرێت کە ئەم کۆبوونەوانە سەرکەوتوو بێ وەکو کۆبوونەوەکانی تر نەبێت. بەشێک لە ڕۆژنامەنووسان پێیان وایە کە ئەو کۆبوونەوانی دەکرێت لە نێوان لایەنە سیاسیەکان جێی ئومێدن. من پێم وایە ئایندەیەکی باشتر چاوەڕێی خەڵکی هەرمی کوردستانەکە هەواڵێکی تری دڵخۆشکەرە کە ئەنجامێکی لێ بکەوێتەوە سەبارەت بۆی کە ئەنجامی ئەبێ بەڵێ ئەگەر ئەم جارە سیر بکەین لە دوای هەموو کۆبوونەوەیەک کۆنگرێ ڕۆژنامەنووسیە بەسرێ دیارە ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە چەندین هەواڵی دڵخۆشکەری تەیە بەڵام لە جارانی پێشووی کۆبوونەوەکانە ئەمان بینی ئەو هەواڵە دڵخۆشکەرانێتیان نەبوو. سەرەتای ئەم هەفتەیە پارتی دیموکراتی کوردستان شاندێکی باڵای حیزبەکەی ناردە شاری سلەیمانی بە مەبەستی ئەنجامدانی کۆبوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی ئیسلامی. بەڵام پێدەچێت ئەنجامی ساردی ڕانەگەیەنراوی کۆبوونەوەکان لە ئاست هەڵمەتی گەرمی دەستپێکردنەوەی گفتوگۆی لایەنە سیاسیەکان نەبوو بێت. ئێمە چاوەڕێ بووین ئەمەندە گەرم و گوڕ بێت کە بەستەڵەکی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان بتوێنێتەوە بەڵام بەداخەوە ئێمە هەستمان کرد وا پێدەچێت کێشەی نێوان لایەنە سیاسیەکان لەوە گەورەترە کە بە کۆبوونەوەی و دوو کۆبوونەوە چارەسەر ببێت. باشترین ڕێگە چارەکە پێم وایە ئەوەیە کە دەبێت سەرکردەی هەموو لایەنە سیاسیەکان ئەو سەرکردانەی کە کاریگەریان هەیە لەسەر واقعی هەرێمی کوردستان هەمویان کۆبوونەوە کۆبوونەوەیکی لووتکە ساز بکرێت تاکو ئەم کێشانە بەلایەکدا بخرن. هەندێکیشان تا ئێستا کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بە کاتکوشتن ناو دەبن. لایەنێکی سیاسی گەورەیە هاتووە لە من دانوستانەکەین گفتوگۆکەین بەڵام پرۆژەی پێ نییە. کاتەمە پێمانەڵەیە کە گفتوگۆکان بەس بۆ کاتکوشتنە بۆیە لە خەڵکی کوردستان ئومێد لەسەرم گفتوگویانە ناچنێت. ئەگەرچی ئەنجامی کۆبوونەوەکان ڕانەگەیەندراوە بەڵام لە تێڕوانینی شەقامی کوردیدا وا دیارەکە ئومێدێک بەو کۆبوونەوانە نەبێت چونکە هێشتا دیار نییە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان هاوشێوەی کۆبوونەوەکانی پێشووتر دەبێت یاخود کۆبوونەوەکان ئەنجامی باشی دەبێت و جیاواز دەبێت. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.